لە پایتەختی ڕۆشنبیریەوە ڕێز و سڵاو و خۆشەویستی ئەمەتان ئاراستە بێ. خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە. بە یارمەتی خۆی گەورە و پاشەناوکارانە بووینە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزان ئەم ڕۆژ لە نێو بازار پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدی ئەوەی پەیامەکان جێ خۆی بگرێت و بەدڵی ئێوەی بەڕێز و بینەر بێت. بەڕێزان دەمانەوێت گفتوگۆ بکەین لەسەر بابەتێک، ئەویش ئەوەیە تۆی هاوڵاتی تا چەند حەز دەکەی ئەم دۆخەی ئێستا ئێمەی تێکەوتوین خەوێک بێت، واقیع نەبێت، لە پڕ خەبەرت بێتەوە. تا چەند حەزەکەی ئەمە لە هەرێمی کوردستان ڕوودەدات، ئەم بابەتە سیاسیانە، ئەم بابەتە کۆمەڵایەتیانە، ئەم بابەتە ئابووریانە، بە تایبەتی لایەنە ئابوووریەکەی کە خەڵک گیری خوارە بەدەست و زەرانیەوە. تا چەند حەز دەکەی ئەمە خەوێکی شیرین بێ و لە پڕ خەبەرت بێتەوە وەکو هەر خەوێکی ناخۆش. بابزانین هاوڵاتیان سەبارەتمان بەبەتە پەیامەکانیان چییە و چیمان پێ دەڵێن. فەرمون بە پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین. تا چەند حەز دەکەی ئەم دۆخەی ئێستا ئێمەی تێکەوتوین خەوێک بێت. وەکو خۆیە خۆی هەروەکو خەوێکی ناخۆشیان واقع ئێستا ینی گەر خەون بێ حەزەکەین هەمومان هەستینەوە خەو بێت بەڕاستی ینی ڕاستی نەبێت چکە لەبەرەوەی واقعێکی تاڵە. سەرۆکی وڵاتەکەت لە هەمە قسەیەکی ناخۆشەکات، یعنی من ئێستا حەزەکەم پەربەدڵ ئێستا خەوێ بێت و لە پڕە خەبەرم بێتوانە بڵم سواز بەخوا کە خەوە و واقع نییە. ئەگەر چاو لە دواوە بکەین نوە خەوێگەی بینم. ئەو دیوە خەیاڵەیە کە خۆمان بە خۆمانمان دروست کردووە ئاواتە خوازبینەوە ڕۆژە بێ بە واقع. ئاواتە خوازم خەونێک بێت، چونکە بەڕاستی هەمووی بێ ئەمەل بۆ لە ژیان. خۆزگە خەو بووە. چاوەڕێی چرکە ساتێکین تەقێتەوە بگۆڕ. من بە شخصی خۆم پێشمەرگەم، من مناڵمێ ماڵمێ کرێچیم حەزەکەم بخەوم خەبەرم نەبێتە جارێکە ئەمە نەبێزارم لە کوردستان و لە کوردایەتی. نەوەڵا واقعە بە دڵنیایی واقعەکی تاڵیش. لە تۆ پرسم تا چەند حەزەکەی ئەم دۆخەی ئێمەی تیاین؟ کەس حەز ناکە لەم دۆخە بەس چیش باشە. دەی تا چەند حەزەکەی ئەمە خەوێک بێت و لە پڕ خەبەرێ بێتەوە؟ وەڵی پێم خۆشە وەکو خەوێ باش. تا چەند حەزەکەی ئەمە واقع نەبێت، خەونێک بێت و لە پڕ خەبەری بێتەوە هەر خەوێکی ناخۆشە لە خوای سپاس بۆ تۆش ڕاست نەبوو. وەڵی ئەگەر ڕاست نەبێت زۆر باشترە، پێمان خۆشترە. هەستەکەی ئەمە واقع بێز ناکەی لە خەواین. وەڵی خۆی واقعەکەی تر ئەم زرۆفەتە تێکەوتینەوەی تر توش بووینە لێدا. تر پێمان خۆشە بەشکەم خوا یاخوا خەو بێ ئەمە. خەوی ناخۆشە بینی وەقەت زۆریش. ئاکە خەبەرتەوە دەڵی خوا سپاس بۆ تۆش ڕاست نەبوو. زۆر لەو خەوانەشم بینیوە. کە بەینە ئەستاوی سوپاسگوزاری خوا کردە لەسەرەوەی کە گوزاری خوام کردووە بە تاکید. تا چەند حەزەکەی ئەم دۆخەی کە ئێستا خەڵکی تایە لە هەرێمی کوردستانە تا چەند حەزەکەی خەوێک بێت و لە پڕ خەبەری بێتە بڵێ خوای سوپاس بۆ تۆمە ڕاست نەبوو. بە تاکید حەزەکەم وەکو خەوێ بێ و بڕوات کە بەیانی هەستم خەبەرم بۆوە وەکو خەوێک بێت. سپاسگوزاری خواشی لەسەرەکەم بە تاکید. هەستەکەی واقعە یان هەستەکەی خەوە؟ ئەگەر چاو لە دواوە بکەین نوە خەوێگەی بینم. حەزیشەکەم هەر وەک خەوێک دەرچێت سبەی کە خەبەرم بۆوە خەوەکە ڕاز نەبێت. خەوی ناخۆشە بینی وەقەت؟ طبعا خەوێکی ناخۆشە بین دوای خەبەرتە بێت وەڵی خوا سوپاس بۆ تۆش کردووە نەبوو. وا دیمە بەڵێ بەسەر هاتووایە بەتاشێت. باشە. تا چەند هەستەکەی ئەم واقعی ئەم وەزعی کە ئێستا خەڵکی تێکەوتووە تا چەند حەزەکەی خەوێک بێت و لە پڕ خەبەرێ بێتەوە؟ زۆر حەزەکەمەوە خەوێک بێ، بەڕاستی وەزێکی زۆر ناخۆشە. ئێمە کاسبکاران هە تاسیشی لەسێ ئێمە کردووە. ئێستەکانە بۆ نمونە مامۆستایان موچەیان یا چەند مانگە موچیان وەرنەگرتووە، یعنی وەزعێکی زۆر ناخۆشە. سەرۆکی وڵاتەکەت لە هەمە قسەیەکی ناخۆشەکات،
یعنی من ئێستا حەزەکەم پڕبەدڵ ێستا خەوێ بێت و لە پڕە خەبەرم بێتوانە بڵم سواز بەخوا کە خەوە و واقع نییە. حەز ناکەی لە خەواین؟ ئێستا هەستەکەم لە خەوێکە، لە خەوێکی ناخۆشم، هیوادارم ئەو خەوە کۆتایی بێت. قەت خەوی ناخۆشە بینیوە؟ بە تاکید بە تایبەتی لە دۆخی ئێستا کە ئەو خەڵکەم بێتاقەتە شەوانە چەندها جۆراوات ڕاپەڕیت بە بێهۆ خەوی کەلاواتی پێشتر بە ساڵ خەو نەبینی بێ، بەڵام ئێستا لەمەوەی هەفتەیە کەلاواتی یەک دووجا خەو بینی، هەمووی بێتاقەتی و ئەو شتانەی کە ڕۆژانە بەسەر تا دێ. قەت خەوێکت بینیوە بڵێ لە پڕ خەبەرێت وڵی خوایە سوپاس بۆ تۆ شکر واقع نەبوو، شکر ڕاست نەبوو؟ بە تاکید بۆ نمونەم شەوی ژەو خەوێکی وان بینی. تا چەند حەزەکەی ئەم دۆخەی ئێستا خەڵکی هەرێمی کوردستانی تێکەوتووە خەوێک بێت و لە پڕ خەبەرێ بێتەوە؟ نەک بڵین هەر ئەوەی ئێستا نزیکی وە لەوەتەی بۆ نمونە من هەز بە گەنجایەتیەکەم، ئەو تۆزەشی کە بە خۆشی ژیا بێتین، ئەو دیوە خەیاڵەیە کە خۆمان بە خۆمانمان دروست کردووە ئاواتە خواست بینەوە ڕۆژە بێ بە واقع. بەڵام هەموو ئێستا لە هەر تاکێک کە پرسی خواخوایەتی ئەمە خەوێک بێت و زوو کۆتایی پێبێ. بەڵام تۆ چی لە وڵاتێکی کە ئەم هەموو نابەرپرسێتیە لە باتی هەر بە قسەش بێ تۆزە دڵنەوەی ئەو خەڵکە بنەوە ئەو نێکە وێرانتریانەکەن وا ئەکەن کە ئاواتە خوازم ڕۆژە لە ڕۆژان ئەم وڵاتە هەرجێ بێڵێ. قەت خەوی ناخۆشە بینیوە؟ بێگومان خەوێکی ناخۆشە بینی لە پڕ خەبەرت دەڵێ خوایە سوپاس دە شکر ڕاست نەبوو. خواانە خۆ کەسێک لێ ئەمرێ جاری خۆ دەکەویتە ئاوێکەوە جاری وایە شوێنەکە بریندارە بێ ئەو خۆنە ناخۆشن وایە؟ تا چەند حەزەکەیت ئەم واقعی کە ئێستا ئەمەیان ئەم دۆخی کە ئێستا ئەمەیان خەوێک بێت و لە پڕ خەبەرێ بێتەوە؟ وڵا بەتەکیت ینی بە هەمومان وەکو خەوایە خۆی هەروکو خەوێکی ناخۆشم واقعی ئێستا ینی گەر خەون بێ حەزەکەین هەمومان هەستینەوە خەو بێت بەڕاستی ینی ڕاستی نەبێت چکە لەبەرەوەی واقعیکی تاڵە بە واقعیکی زۆر تاڵاتێ پەڕین لە ئێستا بەی وای خەو بێ خۆشی ببینین ئینشەڵا لە داهاتوە. قەناعەتە بەوە هەیە ئەمە خەوێک نەبێ؟ هیچ شتێ مستەحیل نییە لە دنیایە ینی بە دڵنیاییەوە نازانیت بەس ئینشەڵا بەشکەم داهاتوو خۆشتر بێت. قەت خەوی ناخۆشە بینیوە؟ من زۆر کات بڵێ زۆر کات خەوی ناخۆشم بینیوە. جار هەبووە هەومان خەیۆمان بینیوە خەوێکی زۆر ناخۆشە لە پڕ خەبەر بمێتەوەڵی خوای سوپاس دە شکر ڕاست نەبوو. ڕاست نەبوو زۆر کاتیش خەوی خۆشە بینیڵی سوپاس بەخوا خۆزگە ئەو شتە ڕاستی بووە. تا چەند حەزەکەی ئەم وەزعی کە ئێستا خەڵکی تێکەوتوە لە هەرێمی کوردستانە خەوێک بێت و لە پڕ خەبەرێ بێتەوە؟ لا زۆر حەزەکەم چونکە بەڕاستی گەنجەکەمان هەمیان بێئەمەل بوون لە ژیان هەمووی یعنی هیچ شتێک نەماوە دڵی پێخۆش بیان ڕوو لە هەندرانەکەن یاوەتە بخوانە لە ماڵەوە خۆن و خەون. ئەوەتە خوازەوەی کە خەونێک بێدەما؟ ئەوەتە خوازم خەونێک بێت چونکە بەڕاستی هەمووی بێئەمەل بۆ لە ژیان چ لە گەنج چ لە پیر. من جارە نەنکی خۆم عادەتەن کە بڵین دایمە بێتاقەتە خەفەتە خوا بۆ گەنجەکان ئەڵەن شتێکی ئاوا دایم دانیشتە بە دیارە لە فیزیۆنە متابعی کەناڵەکانەکە شتێکی وا بێت زۆر دڵخۆشە بی. لەخۆ ئەپارڕێنەوە خەون بێت؟ طبعا لەخوا ئەپارڕێنەوە کە شتە خەون بێت خەبەر بینەوانێ. قەت خەوی ناخۆشە بینیوە؟ لای خەیاڵم نییە ئەو خەوی ناخۆش ئەگەر نەخەوت بێتی خەوتم بەس خەوی ناخۆش دایم خەڵکی بینێ؟ ڕاستەکەی بەس من ئەو بڵێن ئەو خەوە ناخۆشان نایەتەوە یاد نازامی سەر. تا چەند حەزەکەیت ئەم دۆخەی ئێستا خەڵکی تێکەوتووە خەوێک بێت و لە پڕ خەبەرمان بێتەوە؟ وەڵا بە تاکید وایە خەڵک بە هیوایەوەیە کە ئەم وەزعەت ساتێ بێت و ئیتر دەری جەنابتەڵی خەوێ بێت و ڕاپەڕیت وتر لەو شتە لەم وەزع ناخۆشە نەجات بەس بەداخەوە شتەکە زۆری خایانە و درێژەی کێشاوە ئەم شتە کۆتایی نایە بەڕاستی ئەمە مەگەر خوای گەورە بە خۆیەتی خۆی ئەم وەزعە. تا چەند حەز دەکەی ئەم دۆخەی ئێستا ئێمەی تێکەوتوین خەوێک بێت؟ وەکو خەوایە خۆی هەروکو خەوێکی ناخۆشم واقعی ئێستا ینی گەر خەون بێ حەزەکەین هەمومان هەستینەوە خەو بێت بەڕاستی ینی ڕاستی نەبێت چکە لەبەرەوەی واقعیکی تاڵە. سەرۆکی وڵاتەکەت لە هەمە قسەیەکی ناخۆشەکات یعنی من ئێستا حەزەکەم پڕبەدڵ ئێستا خەوێ بێت و لە پڕە خەبەرم بێتوانە بڵم سواز بەخوا کە خەوە و واقع نییە. ئەگەر چاو لە دواوە بکەین
نوە خەوێگەی بینم ئەو دیوە خیاڵەیە کە خۆمان بە خۆمانمان دروست کردووە ئاواتە خوازبینەوە ڕۆژە بێ بە واقع ئاواتە خوازم خەونێک بێت چونکە بەڕاستی هەمووی بێ ئەمەل بۆ لە ژیان خۆزگە خەو بووە چاوەڕێی چرکە ساتێکین تەقێتەوە بگۆڕ من بە شخصی خۆم پێشمەرگەم منم ناڵمێ ماڵمێ کرێچیم حەزەکەم بخەوم خەبەرم نەبێتە جارێکە ئەمە نەبێ زارم لە کوردستان و لە کوردایەتیش نەوەڵا واقعە بە دڵنیایی واقعە واقعەکی تاڵیش کەسێ خەوی ناخۆش نەبینێ خەوێکی زۆر ناخۆشە بینەوە ماگەڕە لەو مانگی ڕۆشتی بێ وڵی خەو خۆزانانی قەت نایەتەوە یاد بەڵام ئەو نەهستەکەی کە لە خەوەکە ماوە لە مێشکی خۆدا بەڵام ناتوانانی تعبیری کەیتەوە قەت هەبوو خەوێکی ناخۆش ببینیت لەپڕ خەبەرە بێتەوە بڵێ خوایە سوپاسی تۆ ئەەکەم کە ئەم خەوە ڕاز نەبوو حەمد و سەنە دایمەشتی وا ڕوویا و زۆر شکوری خواشەکەین کە شتەکە نەبووە تا چەند حەزەکەی ئەم دۆخەی ئێستا خەڵکی تێکەوتووە خەوێک بێت و لەپڕ خەبەری بێتەوە دەمێکە خۆزگە بۆ ئاواتەوە کە ئەمە خەوێ بووە چکە ژیانێکی زۆر زۆر ناخۆشە بۆ خەڵک ئێستاکەمەوە گەنجەوان بڵێ ئەوانی کە پیرن بەکەوتون ناتوان لە ماڵەوە بن ئەوە نابێت من شکوور ئێستا لەسەر پێی خۆسام ئیشەکەم بەڵام کەسێکە ناتوانێت ئەو بکە پێویستم بە کەسێکە نێکە یارمەتیم بە هەیە دیناری نییە لە گیرفانێ لە مۆسایە ئێوە کەسانە چی بکەن حەزەکەی خەون بێ خۆزگە خەو بووە باوەڕێکی کام واقع بێ زۆریش ڕاستە چکە ئەوەی ئەمانە ئەیکەن لە هیچ شتێکە ڕووی نەیەوە ئەستا منوە گەنجێ ئەم قساناکەم بگەرم مناڵە بچووکتری ژەزانێمە کە شتێک ئاوا ڕوویا بێ ئیتر خەوی چی خەوی ناخۆشە بینیوە تەشید کەسێ خەوی ناخۆشی نەبینی بە تەشید ئابانی خەبەر دەبێتەوە یان لە پڕ ئەسڵەکەڵی خوایە سوپاس بۆ تۆ شوێر ڕاز نەبوو زۆر جار وەڵە تا چەند حەز ئەەکەی ئەم دۆخەی ئێستا کە خەڵکی تێکەوتووە خەوێک بێت و لە پڕ خەبەرە بێتەوە لاوە نەک ئەوە یعنی ویستی من ویستی هەموو خەڵکە خواخوایەتی لەم وەزع ڕزگاریە بە تەشید ینی بریا نەک هەزار جار بریا کەمە خەوێک وایە هەموو کەس کە کاتێ هەستا ئەمە تەواو بوو بێ بە تەشید هەستەکەمە واقع بیان خەوە خۆی بە تەشید واقعە بەڵام بریا خەو وایە ئەگیناوە بەسەرمانە تازە سەپێنراوە واقعەکە بەسەرمانە سەپێنراوە بە تەشید خەو نییە هەمومان ڕۆژانە ئەیبینین خەبەرت بۆتەوە لە خەوێکە بگریت فرمێت بە چواتە هات بێتە خوارەوە بەڵێ بەڵێ کاتێککە بۆ منە لە خەومە یەکێکی نزیکم مردووە کاتێک خەبەرم بۆ زۆر گریام لە خەوەکە و ڕستکە خەبەرم بۆ سپاسی خوان کردو کە شتەکە خەوە ڕاز نەبوو هەتا ئێرە ئەوانەی کە قسەیان بۆ کردین ئاوەتە خوازیەوەن کە ئەم دۆخەی هەرێمی کوردستان خەونێک بێت و لە پڕ خەبەریان بێتەوە کە ئەم واقعی ئێستا ڕاز نەبێت خەڵکی تامەزرۆی ئەوەیە کە چۆن خەوێکی ناخۆش دەبینێت لە خەویا دەگری بەیانی هەڵەسێت چاوی فرمێسکی پیاتۆتە خوارەوە من خۆم بەش بە حاڵی خۆم چەندین جار خەوی ناخۆشم بینیوە لە خەوما گریا و باینەستاوم چاوم فرمێسکی پێوە بووە زۆر بەمان ئەمان بەسەر هاتووە بەیانی سوپاسی خۆم کردوە لەسەرەوەی کە خوایە سوپاسی تۆکەین کە ئەم خەوە ڕاز نەبوو تەنها خەونێک بوو هیچی تر بۆیە خەڵک لە ئێستادا ئەوەندە نیگەرانی ئەم قەیرانەی ئێستان ئەمەندە نیگەرانی ئەم دۆخەی ئێستان تەمەنا ئەکەن کە ئەمە خەونێک بێت واقع نەبێت لە پڕ خەبەریان بێتەوە ئێمە ژیوادارین خەو بێت ئەم بەرنامە ئێمە ژەر خەو بێت لە پڕ خەبەرمان بێتەوە نە بەرنامە لەسەر ئەمە بکەین و نە خەڵکی ژەستکات ژیانی بەم جۆرەیە هێوادارین واقع نەبێت لە پڕ خەبەرمان بێتەوە تا چەند حەزەکەی ئەم دۆخەی ئێستا خەڵکی تێکەوتووە خەونێک بێت و لە پڕ خەبەرە بێتەوە بە پشتیوانی خۆی ئینشەڵا باشە بێ ئەم دۆخە وردە وردە باشە بێ حەز بە واقعی کە ئەمە خەوێک بێ هەموو کەسێ حەزەکە نەگار بن بە پشتیوانی خۆی ئینشەڵا باشە بێت جەنابەت قەت خەونی ناخۆشی دیوە حتما بەتەکید خەبەر بۆ تۆ سوپاسی خوای لەسەر بڵێ خوای سوپاس بۆ تۆ تەکید چەند جارێکیش ئینشەڵا ئەم جەوەش هەروای لێت
چاوەڕێی چرکە ساتێکین تەقێتەوە بگۆڕێ حەزەکە ئێمە خەونێک بێت و لە پڕ خەبەر بێتەوە بە دڵنیاییەوە انشاءالله واشی لێت من زۆر بیرەکەمەوە کامە سیاسەتێک بێت لە پڕێکە هەمووی قەڵب بکاتەوە و عکسەکەی ببینین انشاءالله واشی لێت قەت خەوی ناخۆشی دیوە ئارەوەڵام خەوێکە دیوە لە پڕ خەبەر بێتەوە بڵێ خوایە سوپاس ئەەکەم بەڕاستیە بە خەوێک بوو شکۆ ڕاستی نەبوو بەڵێ زۆر تا چەند حەزەکەی ئەم دۆخەی ئێستا ئێمەی تیاین خەوێک بێت و لە پڕ خەبەرە بێتەوە وڵای حەزەکەین خەوێ بەڵام شتێکی ڕاستیە ئەمە خۆمان دروستمان کردو بۆ خۆمان هیچ شتێ نییە کە خەدای خۆمانە ئەم هەمووینە بە سەرمانەی خەدای خۆمانە هیچ خەدایەکی کەسی دیانیم دۆخەیکە خۆمان ئیسەتیایی من پێشمەرگەم ێستا هاتوومەتەوە ئەم ڕاتومەتە لە دەوام لە بەرەکانی جەنگم من لەوێ خەبات دەکەم بۆ ئەوەی کە خوشکودایکی خۆم پارێزم بۆی خوشکودایکی هەمووان پارێزین بەڵام سێرەکەین لێرە کۆمەڵی حیزب و کۆمەڵی کەس ڕێک ناکەون لەسەر هەنێشتی باشەوەندی خۆیان یعنی ئەمە چینێکی تایە تۆ ڕێبکەوە سەروەکە من بە شەخسی خۆم پێشمەرگەم هیچ حیزبێکیش نیم لە ئەنگری هیچ حیزبێکیش نیم بەڵام سەرۆک ئەوەرە بە سەرۆک معاشەکەی من بە من مناڵمێ ماڵمێ کرێچیم پارەکەی من بە معاشەکەی من بە تۆ سەرۆک بە چی سەرۆک بیت و سەرۆک نەبی هیچ لە مەسەلەی من ناگۆڕێ من دەوامی خۆمەکەم و میدنی خۆمەکەم هیچ پێویستم بۆ نییە کێ سەرۆک بێت و کێ سەرۆک نەبێ ئەوە نایانێ لەسەر بەرژەوەندی هەنێ بەرژەوەندی خۆیان ڕێک نەکەون لە ناویەکە خەڵکیشەوە تا فەوتاوە خەڵکەیە کرێچیە مناڵێ شیرەخوا شیر و دای بێوێ یعنی ئەمە هیچ معقول نیەمانەیکەنم حیزبانەکەن ئامەزرۆی بۆ ئەوەی کە بخەویت و ئەمە خەو بێت حەزەکەم خەوتنیە بخەوین کات خەبەرمان نەبێتەوە یعنی لە مۆزعەت نە بە خەو چارەسەرە بێ نە بە هیچ شتێ چارەسەر نایە بەڵام حەزەکەم ئێستا خۆم حەزەکەم بخەوم خەبەرم نەبێتەوە جارێککە ئەمە نەبێزارم لە کوردستان و لە کوردایەتیش باشە جەنابەت قەت خەوی ناخۆشی دیوە بەڵێ خەبەرە بۆتەوە بڵێ خوایە سوپاس بۆ تۆ کە ئەم خەوە ڕاست نەبوو بەڵێ تا چەند حەزەکەی ئەمە خەونێک بێت لە پڕ خەبەرە بێتەوە دیسان بڵێ خوایە سوپاس بۆ تۆ ئەم دۆخی ئێستاش هەر خەو بوو زۆر 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 حەزەکەم خەوم کە خەبەر خەوەکەم بینیەکسە خەوێ وەکو خەو بێت بەس ئەوە ڕاستیە قەت نابێتە خەو قەت خەوی ناخۆشی دیوە بەتاکید بەڵێ کاتێککە خەوی ناخۆش دەبینی زۆر جار خەبەرمانە بێتەوە بڵێن خوایە سوپاس بۆ تۆ شکر ڕاست نەبوو وایە وایە حەزەکەی ئەم دۆخەی ئێستا خەڵکی تێکەوتووە خەوێک بێت و لە پڕ خەبەرە بێتەوە جاکواوە وایە حەزەکەی خەو بێ هەر من ناموو کە زووە حەزەکە بەدڵنیایەوە بەس بەداخە واقعە هەز ناکە ئێستا خەڵک لە خەوایە خەوتووە نەوەڵا واقعە بەڵام ئەگەر بە معنایەکی تر بێڵێ بە مانایە و بەواتایەک و تر بێڵێ بۆ نمونە بڵێ خەڵکێکی واعینین وایە بە دڵنیایی وایە بێ هەڵوێستین لە بەرامبەر هەموو شتێکە وایە ئەوە ڕاستیە ئێستا بە واقع ئەزانی خەو نییە ناخۆی واقعە بە دڵنیایی واقعە واقعەکی تاڵیش تا چەند حەز دەکەی ئەم دۆخەی ئێستا ئێمەی تێکەوتوین خەوێک بێت خۆیە خۆی هەروکو خەوێکی ناخۆشیان واقعی ئێستا ینی گەر خەون بێ حەزەکەین هەمومان هەستینەوە خۆ بێت بەڕاستی ینی ڕاستی نەبێت چکە لەبەرەوەی واقعیکی تاڵە سەرۆکی وڵاتەکەت لە هەمە سێژی ناخۆشەکات یعنی من ئێستا حەزەکەم بەڵبەدڵ ئێستا خەوێ بێت و لە پڕە خەبەرم بێتوانە بڵم سواز بەخوا کە خەوە و واقع نییە ئەگەر چاو لە دواوە بکەین نوە خەوێگەی بینم ئەو دیوە خیاڵەیە کە خۆمان بە خۆمانمان دروست
دروست کردووە ئاواتەخواز بینە ڕۆژە بێ بە واقع ئاواتەخوازم خەونێک بێت چونکە بەڕاستی هەمووی بێ ئەمەل بۆ لە ژیان خۆزگە خەو بووە چاوەڕێی چرکە ساتێکین تەقێتەوە بگۆڕ من بە شخصی خۆم پێشمەرگەم من مناڵمێ ماڵمێ کرێچیم حەزەکەم بخەوم خەبەرم نەبێتە جارێکە ئەمە نەبێزارم لە کوردستان و لە کوردایەتیش نەوەڵا واقعە بە دڵنیایی واقعە واقعەکی تاڵیش زۆر جار خەبەرم بۆ تۆ تومە شکور کە خەوە زۆر جارش خەبەرم بۆ تۆ تومە حیف خۆزگە ڕاستی بووە باشە تا چەند حەز ئەەکەی ئەم دۆخی ئێستا خەڵکی تێکەوتووە خەوێک بێت و لەپڕ خەبەرمان بێتەوە ئەخر مشکلەوە شتەکە بە حەز نابێت مشکلەوە واقعە گریمان بە گریمان هەموو کەس حەزەکە بەس هەنێک شتێ بە گریمان و بە حەز نابێت واقعەکە ئێستا ئەمە خەو بێ هەموو کەس حەزەکە نەک من ئەوە هیچ مەجالیت یانێ کەس نییە حەز بەم دۆخە بکە مەگەر چینێک نەبێت کە خۆی ئیسپاتەکەی لا بێت کە دۆخەکەوا بێ حەز ناکەی ئێمە لە خەواین نە ئەمە واقعە ئەسڵەکەیە بەڕای من ئەمە واقعی کوردستانە ئەمە ئەسڵەکەیە ئەوانی کە هەمووی چۆمبلۆک و فیلمی وا بوو تەنها بۆ ئەوەی کە بگەی بەمە ئەمە واقع ئەسڵەکەی بەڕای من بەڕای من چونکە ئەمە بەردەوامە ئەمە ئەسڵەکەی خۆی ئەو ڕای منەیتر نازانام وایە نە خەوی ناخۆشە دیوە تۆ بینیتە وایە منیش دیمە بەڵێ هەموو کەس بینوێتی کەواتە کە بەینی هەڵەسی نەخۆڵن خوا سوپاس بۆ کە ئەمە واقع نەبوو خەو بوو وایە ڕاست تا چەند حەزەکەی ئەمە خەونێک بێت و ئەم دۆخی کە ئێستا خەڵکی تایە لە هەرێمی کوردستانە تا چەند حەزەکەی خەوێ بێت و لەپڕ خەبەرمان بێتەوە هەموو کەس حەزەکە بەسەوە بەدەست ئێمە نییە دەسەڵاتداران لێ کردو گاندەڵیە نەعەدالەتی وای لێ کردو بەدەست میلەت نییە بەدەست میلەت بێ حەزەکە هەمووی باش حەز ناکە میلەت خەوتووە لە خەوای ئێستا شید بەتاشید میلەت خەوتووە گە میلەت نەخەوێ دەسەڵاتی جوان ناکە بەس خۆی میلەت دەسەڵاتی دروست کردووە ئەگەر میلەت وانەکە میلەت نەیخاتە سەر کورسی ئەی ژوای لێ نایەت تأشيد خەتای میلەت لە ئێستادا خەو شیرینە زۆر بۆی خەبەرمان بێتەوە کە واقع نەبێ ئەمە وڵی لەداخەوە قەت خەوی ناخۆشە دیوە خەوی ناخۆش جاوەڵا ئیمڕۆ ڕۆژێکە کێ خەوی ناخۆش نبینێ مەگەرێکە نەخەوێ مەگەرێکێ نەخەوێ قەت خەبەرە بۆ تۆ بڵێ خوایە سوپاسی تۆ ئەکەم لەسەر ئەوەی کە ئەم خەوە ناخۆشە واقع نەبوو خەو نێبوو سەد جار خەبەرم بۆ تا چەند حەزەکەی ئەم دۆخەی ئێستا کە خەڵکی تیا لە هەرێمی کوردستانە خەوێ بێت و لەبەر خەبەرمان بێتەوە جاکێ حەز ناکە حەزەکەم خەوێ بێ کە خەڵک خەبەری بێتەوە لەم قەیرانە نەجاتی بێ کەواتە لە ئێستا خەو شیرینە زۆریش من هەستەکەم دۆخەکە زۆر ناخۆشە بێت ئەکی تەسیری کردو لە هەموو کەسێک هەستەکەم ئیشەڵا ئەو خەوە بەڕۆیەکی ترمانەکەی باشتر بێت و بۆ خەڵکە و وەزعی خەڵک زۆرتر باشتر بێت حەزەکەی خەو بێ حەزەکەم خەو بێ بۆی خەڵکە وەزعی باش بێت چکە زۆر خەڵکە وەزعی خراپ بەڕاستی هەموو خەوێکیش پێویستی بە خەبەربوونەوەیە بەتاچیت وایە بەتاچیت بەگشتی هەوڵاتیان پێیان وایە کە لە ئێستادا خەو زۆر پێویستە بۆیە زۆر کەس تامەزرۆ ئێوەیە کە ئەمە خەونێک بێ و واقع نەبێت و هەموو خەوێکیش پێویستی بەوەیە کە خەبەرت بێتەوە یاخود کەسێک خەبەرت کاتەوە بۆی لەو خەونە ناخۆشە ڕزگارت بێت و بەردەوام نەبیت لەگەڵ ئەو خەوە ناخۆشەدا بۆیە گرنگە لە ئێستادا ئەگەر ئێمە ئەم واقعی ئێستا خەونێک بێت پێویستە یا خۆمان خەبەرکەینەوە یا کەسێک هاوکارمان بێ بۆ ئەوەی خەبەرمان کاتەوە تا چیتر خەونی ناخۆش نەبینی تا چەند حەزەکەی ئەم دۆخەی کە ئێستا خەڵکی تیا لە هەرێمی کوردستان خەوێک بێت و لەپڕ خەبەرە بێتەوە لە ساسە بەشکم ئینشاڵڵا لە داهاتووە بتوانین لەم خەوە خەبەرمان بێتەوە میلەتی گورگا بە هەموو ئاواتەکانی
بە واقع بەیان خەونە بەڕێی من واقعە خەون نییە خەوی ناخۆشی ژەر ناخۆشە زان بە دڵنیاییەوە بەڵام ئەوێ بڵێن خوا خراپتر نایە بێ ئومێدیان کردوین چونکە بە دڵنیاییەوە ساڵانێکی زۆرە ئەوەی من بیرم بێ وەکو گەنجێک هەر لەو خەوایە هەموو خەونێکیش پێویستی بۆ نییە خەبەرە بێتەوە بە دڵنیاییەوە بەڵام ئێستا هیچ ئومێدێک نییە هیچ ئومێدێک من نابینم چونکە ڕۆژ بە ڕۆژ هەڵین خۆزگەمان بە دوێنێ ساڵ بە ساڵین خۆزگەمان بە پار وڵا ئەوەی ڕاستی بێ هەموو کەس حەزەکان ئەم خەوە خەبەرمان بێت چونکە هەموو کەس بێزارە هەموو کەس بێزارە لەبێ ئیشی لەبێ کاسبی لە هەموو شتێ لە نەبوونی مەکتەب لە هەموو شتێ بێزار هەمووی حەزەکان خەبەری بێت حەزەکە ئێمە خەو بێ بەڵێ زانی هەموو خەوێکیش پێویستی بە خەبەرکردنەوەیە وایە وایە زۆر ڕاست پێویستەکە هەمومان خەبەرمان بێتوانێ کە ئەم وەزعە بگۆڕین بەجارێ شەر نییە بە ناخۆشی بێیان شتێ بێت بەس ئەتوانی مەسەن بە چاکسازی بێت لە هەموو بارەکان ناتوانین بیگۆڕێت من لەلایەکەوە پێم خۆشە کە خەوی ناخۆشە بینم لەبەری کە دوای خەبەر دەبێتەوە زانی خەوە زۆر خۆشە دەستەکەی دەستکەوتە هەیە بەڵێ باشە تا چەند حەزەکەیت یاخود پێش ئەو پرسیارم کاتێکە لە خەوە ناخۆشەکە خەبەرە بێتەوە تا چەند سوپاسی خوا کرد و دەخوایە سوپاس بۆتەوە کە ئەمە خەونێکی ناخۆشە و ئەم خەوە ئەمە خەو واقع نەبوو طبعا وڵی هەمانەوەمە بەسەراتەوە کە خەبەرمانە بێتەوە سوپاسی لە هەموو ناخۆشیەکانە هەر لە خەوە کە تووشی کێشەیەگە بین تووشی ناڕەحەتێکە بین یەکسەر پەنا بۆ خوا بین تا چەند حەزەکەی ئەمە ئێستا کە خەڵکی تێدایە ئەم ژیان و گوزەرانە ئەمە خەونێک بێت و لەبەر خەبەرمان بێتەوە وڵی بەهیوای خەون بێ تر طبعا ئەڕۆڵا حەزەکەی بەڵامی تر دەستی ئێمانی جەنابەت تا چەند خەونی ناخۆشە دیوە خەبەر بۆ تۆ سوپاسی خوای لەسەر بڵێ خوای سوپاس بۆ کە خەوێک کە خەو بوو بەتەکید هەموو کات کە لە هەر کاتێک لە ناخۆشە بیدوێ ئەو سوپاسی خواکەی ینی ئەی تا چەند حەزەکەی ئەمە کە خەڵکی تایە ئەم ژیان و گوزەرانی ئێستا خەونێ بێت و لە پڕ خەبەرە بێتەوە زۆر بەڵام واقع ڕاستیانی خەو نییە هەتا خەبەرێ بێتەوە حەزەکەی خەو بێ بەڵام خەونی ڕاستیە هەندێک شتێ حەزەکەی خەو بێت هەندێک شتیشی حەزەکەی واقع بێ وایە بەڵێ بەتەکید ئینشەڵا ئەم کەم ناخۆشیم خەڵکی کوردستان دیاری ئینشەڵا بەرەو خۆشیە چێ و خەڵک ئەمەشی لەبیر دەچێتەوە حەزەکەی خەون بێ ئینشەڵا خەونە بێ و کۆتایی پێ ئینشەڵا زۆر خەوی ناخۆشم بینیوە شەی وا بۆ لە هینی خۆما خەبەرم بۆتۆ لە سەوتی خۆما خەبەرم بۆتۆ خەوێکی ناخۆش وای لێ کردووی کە خەبەرە بووە بڵێ خوا سوپاس بۆ تۆ کە ئەمە ڕاز نەبوو خەون بوو بەڵێ بێگومان زۆریش ئەملیاتۆ کە خەبەرم بۆ تۆ گریاوم وتمە خۆیان سوپاس بۆ تۆ کە ڕاست نەبوو ئەمە خەون بووە شتەکە حەقیقی نەبووە کەواتە تا چەند حەزەکەی ئەم دۆخەی ئێستا کە خەڵکی تێدایە لە هەرێمی کوردستانە تا چەند حەزەکەی خەوێ بێت و لە پڕ خەبەرە بێت وەکو خەوە ناخۆشەکانی تر هیوادارم خەون بێ بەس خۆمان نەزانین کە خەون نییە هەنێک کەسە وڵاتە ئەبەن بەڕێ و هەنێکیش وەکو پێشمەرگەکان ئەوان شەڕەکەن و ئەمان پارەکەی ئەخۆن ئەوان باجەکەی ئێن و ئەمان لە خۆشیدان زۆر زۆر ناخۆشە شتیوە تامەزرۆی ئەوەی کە خەو بێ بێگومان زۆریش هەمومان تامەزروی ئەوەی تا چەند حەز دەکەی ئەم دۆخەی ئێستا ئێمەی تێکەوتوین خەوێک بێت خۆیە خۆی هەروکو خەوێکی ناخۆشیان واقعی ئێستا ینی گەر خەون بێ حەزەکەین هەمومان هەستینەوە خۆ بێت بەڕاستی ینی ڕاستی نەبێت چکە لەبەرەوەی واقعیکی تاڵە سەرۆکی وڵاتەکەت لە هەمە قسەیەکی ناخۆشەکات یعنی من ئێستا حەزەکەم پڕ بەسەر خەوێ بێت و لە پڕە خەبەرم بێتوانە بڵم سواز بەخوا کە خەوە و واقع نییە
ئەگەر چاو لە دواوە بکەین نوە خەوێگەی بینم ئەو دیوە خیاڵەیە کە خۆمان بە خۆمانمان دروست کردووە ئاواتە خوازبینەوە ڕۆژە بێ بە واقع ئاواتە خوازم خەونێک بێت چونکە بەڕاستی هەمووی بێ ئەمەل بۆ لە ژیان خۆزگە خەو بووە چاوەڕێی چرکە ساتێکین تەقێتەوە بگۆڕ من بە شخصی خۆم پێشمەرگەم من مناڵمێ ماڵمێ کرێچیم حەزەکەم بخەوم خەبەرم نەبێتەوە جارێکە ئەمە نەبێزارم لە کوردستان و لە کوردایەتی نەوەڵا واقعە بە دڵنیایی واقعە واقعەکی تاڵیش پەیامەکانی هاوڵاتیان بەگشتی بەو جۆرە بوو کە بەڵێ هەمومان خەونی ناخۆشمان دیوە و کاتێکیش کە خەبەرمان بۆتەوە سوپاسی خۆمان کوورە کە ئەمە خەونێک بووە و واقع نەبووە وەگە بەگشتی هاوڵاتیانیش پێیان وابوو خۆزگە ئەم دۆخەی کە ئێستا خەڵکی تێدایە خەونێک بۆیەت و لەپڕ خەبەرمان بۆیەتەوە بۆیە خەڵکی لە هەرێمی کوردستانە بەگشتی هێندە نیگەرانە لەم دۆخەی کە ئێستا دەگوزارێت خەڵکی حەز ناکە واقع بێت چونکە ئەگەر واقع بێ واقعێکی تاڵە خۆ ئەگەر خەون بێت خەونێکی ئێجگار ناخۆشە کە مرۆڤەکان وا لێ دەکات لە شیرینی خەوە ڕاچڵەکن و لە تاوە دەستکەن بە گریان ئێمە هیوادارین ئەم واقعە تاڵەی کە ئێستا خەڵکی تێکەوتووە کۆتایی بێت خەڵکی ئیتر خەون بە ڕۆژێکی خۆشەوە ببینێ و لە خەونەکانیدا خۆشیەکانی لە هەرێمی کوردستانە بۆ فەراهەموو بێت و کە بەیانی هەستات نەڵێ خۆزگا خەبەرم نەبووایەتەوە بڵێ زۆر ئاسایە کە خەبەرم بوویەوە چونکە چ لە خەوندا چ لە واقعدا هەر ژیانمان خۆشە ئەمە پەیامەکانی هاوڵاتیانە سەبارەت بەم دۆخەی کە هەرێمی کوردستانی تێکەوتووە و هەموو تامەزڕۆی ئەوەن کە ئەمە خەونێک بێت هیوادارین چیتر خەڵک ئازار نەتێژێ بەرەز نەهامەتەکانەوە پەیامی ئەم جارەشمان لە پایتەختی ڕۆشنبیریەوە گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت